ئایا منداڵ ئێستا چۆن فێرەکرێ چۆن ئەتوانی منداڵ بین لەسەر ئەوەی کە خوێندنی خۆشەویست بێ لای بۆیە لەم نێوەندەیە هەمیشە ڕاهێنانەکان ئەزمونونەکان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کە لەگەڵ مامۆسای بکرێت چکە تۆ کە بڕوانامەیە کتاب و ئەمە خاڵی کۆتانیە چونکە بڵێ من هەر ئەم شێوەیە دووبارە یەکەم و دووبارە ئەمە نەماڵێت دنیا ئەبێت تۆ بەردەوام ئەبدێتتە بێ ئەبێ بەردەوام تۆ بتوانی هەوڵی باشترین و باشترین بێ ئەمەش بچێ بێ بە تاقیکردنەوە بێ بە ڕاهێنانە بێ بە خولی تایبەتە بێ بەوا بێ کە بەردەوام چاودێریت لەسەر بێ بۆی کە بتوانی کاری باشتر لە پرۆسی خوێندنا بکەی بۆی بە باشی بێتەوە بچێت بۆیە ئەمڕۆ لەسەرم بابەتە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەردار مەحموود مامۆستا و ڕاهێنەری پەروەردەیی کە بە شانازیەوە منەڵێم وەکو مامۆسایەکی خۆم وەکو دکتۆرێکیش لە زانکۆوەر لەگەڵ مابووە کامڕۆ لام میوانە من شانازی پێوەکەم دکتۆر جیان زۆر سپاس بۆ تو سەرکۆ باسی لێوە کرد بەڕێستان مامۆسای سەرکۆ بوون سەرکۆ خوێندکارێکی چۆن بوو دکتۆر هەر پەیمانگاش وەر زانکۆش سەرەتا سپاسانەکەم زۆر سپاس میوانداریە خۆش نییە لە ڕووی خۆی بڵێم سەرکۆ یەکێکە لەوانەیە کە هەمیشاڵێم یانی ئەگەر ژیانی ئەمەمانە شتێکی تیاابێ ئەمەی مامۆستا بە گشتی ینی ئەوە هەستە دڵنیام ینی هەستی هەموو مامۆستایەکە شانازیکردنیەتی بە بەرهەمەکەیەوە کە لە خوێنکارەکانیان لە شاگردەکانیان لە فێرخوازەکانیان ینی ڕەنگایەتەوە سەرکۆ لە پسپۆڕێکی زۆر گرنگە خوێنکاری من بووە ینی ئێوە خۆتان نەزان ینی تۆزە لەم پێش باسی بینی خۆیان بێ زەمی مامۆسای ترتان کرد نەختێمەتی مامۆسای کە سەرکۆیەکێ لە شانۆکارە جوانە گەنجەکانی ئێمەیە من شانازیەوەم پێ بڕاوە دوو جار تا ئێستا بۆ تۆزە لەم پێش لەسەر قاو خواردنێکیش باسیەوەمان کرد خوێندکارێکی مشاغیل نەبوو لە ناو وڵەکانی خوێن تاوەڵی بەرێوەڵا بزێ ئەو خۆی بەدە ئەو باشێکی لەوە ئەگەر بزێو نەبووایە سەرکۆی لێ دەرناچ ینی ئەوە ئێمە خاڵێکی گرنگە ئەمە تەسەورەکەم پێ بچینە ناو بابەتی دانیشتنەکەوە بەڵێ پۆل قوتابی خوێنکار پرۆسەی خوێندن ئەوە بیبەسینەوە بە ڕاهێنان و بەمەشەوە ڕاستی ئێمە پێویستمان بە قوتابخانەیە کە مناڵی وەک ینی مەبەستم ئێستەی نییە مناڵی وەک سەرکۆمان بۆ دروستکات زۆر جاریانی من سڵاو ڕێزم هەیە بۆی لێرەوە مامۆستا سەربەزکەریم بەڕێوەبەری بەکەی با بڵێن ڕاهێنان ڕاهێنان و پەروەردەی پەروەردەی کە بەرپرسە لە استراتیجی ڕاهێنان لە سنووری پارێزگای سلێمانی لای ئێمە یادگاری خۆی جاڕێتەوە ینی زۆر جار کە باسی ئەوەکەین ینیمە لە مناڵی چۆن بوون پۆل چۆن بوو هەمیشە باسی ئەوە کە ئەڵێ زۆربەی کات دەرفەتی ئەوم نەبوو گزارش لە خۆم کەم لە پۆلا ینی زۆر جار هەستێکە بووە میزەری بڕم نەمەتوانی ینی ژینگەکەی هی ئەوە نەبوو دەری بڕی ئێمە لە بواری هونەرە بەگشتی هەر لە قۆناغەکانی خوارەوە تاکو پسپۆڕیەکانی شێوە ئەزانن کە پەیوەندی مامۆستا و خوێنکار و قوتابی هونەر پەیوەندێکی جیاوازە بەڕاستی بەتایبەت لە بوارە پسپۆڕەکانە لە پەیمانگا و کۆلێژەکانی تایبەت بە ئەم پسپۆڕیانە پەیوەندیەکە ئەتوانم بڵێم ئینسانیانەترە مرۆڤ دۆستانەترە با بڵێم مرۆڤایەتیانەترە لەسەر بنەمای ئەوەی کە پسپۆڕیەک هەیە ئیشێک هەیە ئێمە کۆکاتەوە زیاتر ئەچێتە ناو وڵایی هەستە ئینسانیەکانەوە ینی لە ڕووکەشان نامێنێتەوە ینی ئێستا تێبینی بکە لە پەیمانگای هونەرە جوانەکان بە هەموو ئەو بارودۆخە خراپەی کە لە ڕووی با بڵێن لۆجستیەوە پیایتەیە پەڕێ بە تایبەتی بەڵام پەیوەندی خوێنکارەکانی هونەر لەگەڵ مامۆستاکانی هونەر زۆر زۆر جیاوازە یا خوێنکارەکانی وەرزش لەگەڵ مامۆستاکانی ئەم پەیوەندیە لەگەڵ قۆناغی سەرەتایی و قوتابخانە و ئەوانەیە پەیوەندی نێوان مامۆستا و خوێندکار بە زۆر جیاوازتر بێ دکتۆر بێگومان هەر ئەوەیە کە
جەناب تو کاکە سەرکۆش باسان کرد ینی سەرەتا لە پێشەشەکە جوانەکەتانە بۆچی ئێمە هەمیشە مامۆسای هونەر و وەرزشمان لا خۆشەویسترا تەسەور کە شتێکی زۆر کەم لەم نیەتی پەیوەندی ئینسانیە دێتە ناو قوتابخانەیەشی بنەڕێتەوە بۆ نمونە ئەو کاریگەریە گەورەیە دروستەکە جاوەرە تۆ ئەگەر هەمومان هەر لەسەر ئەم بنەمایە بۆ هەموو پسوەڕیەکان بۆ هەموو شوێنەکان بێگومانەمە خوا نەخواست بەبێ ڕێزیکردن یا بە تەجاوز بەسەر مامۆسای پسوەڕەکانی تر نا ئێمە خۆتان نەزانم من ئێستا پێشێکم لە ڕاهێنەرەکانی مامۆسایانی بەڕێز یانی مامۆسای ڕاهێنەر بوو لە ناو ئەو پرۆگرامی وەزارەتی پەروەردەکە پێوترێ استراتیژی ڕاهێنان ئیشەکەین ئەوە بۆ 3 ساڵەچێ لە وڵاتی ئەمە لە هەرێمی کوردستان کەوتۆتە ئیش 2 ساڵە لە با بڵێن لە سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین پەیڕەوە کرێ بە پێچەوانەوەی مە ڕۆژانە دەیان مامۆسای زۆر گرنگ زۆر بەتوانە زۆر کاریگەر لە هەموو پسپۆڕیەکان ئابینین بەڵام ئەوەی کە هەیە بە شێوەیەکی گشتی ئەو ژینگەی ئۆتمۆسفێرەی کە بۆ مامۆستای هونەر پسپۆڕیەکەی بۆی ڕەخساندووە یان مامۆسای وەرزش پسپۆڕیەکەی بۆ ڕەخساندووە ئەو هەلو مەرجە بۆ نمونە بۆ مامۆسایەکی زانست نەڕەخساوە یا بۆ مامۆسایەکی زمان نەڕەخساوە لەگەڵ ئەوەشە من ڕەنگە بەلاتانەوە سیر بێ من پسپۆڕی هونەرە دکتۆرایەکم لە شانۆیە هەیە لە ئاکتینگا هەیە پێشەوەی ئەم ئیشە بکەم 28-29 ساڵە مامۆسام ئەوەی کە منی ناردە بواری هونەرەوە ڕەنگە بەلاتانەوە سیر بە مامۆسای هونەر وەرزش نەبوو لەگەڵەوە پەریشانازیمەوە پیان مامۆسای زمان بوو مامۆسای زانست بوو مامۆسای پسپۆڕی تر بوو کە ڕەنگە خەڵک تەسەور ناکات ڕەنگە بڕوانەکەی مامۆسای بیرکاری شانوێ لای من خۆشەویست کردووە ئەمە ئەم شتەیە کە ئێمە ئێستامانەیە بە سیستم لە ڕاهێنانە ئیشی تا بکەین ئەمانە هەموویشتە خانەی زانستی دیداکتیکەوە چۆن ئێمە ئیش لەسەر ڕێکخستنی توانە و دەرفەتەکان بکەین بە جۆرێک کە بە ئاراستەیە کە بڕوە پرۆسەی فێربوون لە قوتابخانەیە با بڵێن ئەرکی مامۆسا لە قوتابخانەیە لە ئەرکی فێرکردنەوە بگۆڕێ بۆ فێربوون چۆن ئێمە کارێ بکەین بەرپرسیاری فێرکردن یا فێربوون بەرپرسیاری تەنیا مامۆستا نەبێ حکمەتەکە تەنیا لەوەیە بۆچی مامۆساکانی هونەر و وەرزش ئەتوانم عەلاقە قوڵە دروستکەن وتمان پسپۆڕێکە ڕێی پیاوە لە کوێ ڕێی پیاوە لەو شوێنەیە کە مامۆسای ئەم پسپۆڕیانە دەرفەتی ئەویان بۆ ڕەخساوە کارێ بکەن ئەرک و بەرپرسیارەتی فێربوون بگوازنەوە بۆ خوێنکار بۆ قوتابی یعنی خوێنکار قوتابی سەرکۆ کە شانۆی خوێندووە لە قۆناغێکە زۆر زوو تێگەیشت لەوەی کە ناچارە خۆشی فێر بێت تەنیا چاوەڕێی دەم و دەستی مامۆستا نەبێ چونکە تەنیا چاوەڕێی دەم و دەستی مامۆستا بێت لە باشترین حاڵەتە تووتیەکی باش دەرەچێ لە باشترین حاڵەتە تەنیا ئەتوانێت ئەو شتانە بژوێتەوە کە با بڵێن مامۆسا وەک زانیاری با بڵێن ڕوت و پەتی ئەیاتێ ناچێتە ناو ڕۆحیەوە ناچێتە ناو با بڵێن جیاجیاکانی ژیانیەوە لە ناو ژیانی کۆمەڵایەتیە جێ ناکاتەوە باشە دکتۆر ئەمە بەس بۆ وانەی هونەر و وەرزش نەبێت با بۆ گشتگیری قسە بکەین بۆ گشتوانەکان بۆ نمونە بمبورم بەسەکەی منیش ئەوەیە لە ئێستا ئێمە بێ هەمومان هەوڵ بین و کار بۆ ئەوواکەین لە هەموو شوێنەکە هەموو شوێنێکەوە بێ ینی ئامانجی سەرەکی بەڕێستان ڕاهێنەری مامۆستان ئامانجی سەرێکی ئەم مامۆستایە تەنها ئەوە نەبێت ئەمڕۆ دوو لاپەڕم ئامادە کردو بە خوێنکاری بڵێ نە ئەمڕۆ چی فێری خوێنکارە کاکەم چی لا ئەمێنێتەوە و چی بە ماڵەوەی ئەڵێ ئەم سێ بەشە هەماهەنگێکی باش دروست دەکات بۆ لەبەرەوەی بۆ نمونە کوڕەکەی لانە لەم خوێندنگایە کە هێتەوە لانە پێڵێ چیت خوێنەوە چی فێر بووە بەڵێ کێ فێریەکە مامۆستا فێریەکە لەگەڵ تازەگەریەکانە لەگەڵ نوێگەریەکانە لە پرۆسی پەروەردەیە تا چەند گرنگە مامۆستا ئەم ڕێژکەیە بگرێتە بەر ینی چاوەڕێ بکە ئەچێ بۆ خوێنکارەکەش ئەی با بۆ خێزانەکە دوای فیدباکێ بێ بۆ مامۆستا بەڵێ چۆن ئەم پەیوەندیە دروست بکەین ڕاستیەکەی دروستکردنی ئەو پەیوەندیە سەرەتا ئەگەڕێتەوە بۆ بنەمایە کە ئێمە هەمومان ئەبێ لە سەری کۆک بین ینی لە خێزانەوە تا بەرزترین دەسەڵاتی
ناوەندی خوێندن با بڵێن دەسەڵاتی کارگێڕی ئەوەی پێوترێ پرۆسی پەروەردە و فێرکردن لە وڵاتەیە ئێمە باسی بەرپرسیارەتی فێربوونمان کرد ئەگەر ڕاستە پرۆسی خوێندن لە وڵاتی ئێمە ڕوبەڕووی ئالەنگاری زۆر قورسە بێتەوە یعنی با بە وجدانەوە قسە بکەین ڕەنگە بڵێم کەمترین بەرپرسیاری لەسەر شانی مامۆستایە لەو بارە خراپەی پەروەردە کە هەمانەیانی بە شێوەیەکی گشتی ئەوەی تر پەیوەندی بەکوێوە بە هەمووی بە تۆوە کە دایکی بە منەوە کە باوکم بە چ مەترسیەکەیە لەسەر ئەم بابەتەوە تۆ مەترسی گەورە هەیە مەترسی ئەوەی کە بەڕاستی ئێمە تا ئێستا بە سەراحەت قسە بکەم فەلسەفەیەکی ڕوونی پەروەردەییمان نییە ئێمە ئەمانوێ مناڵەکەی تۆ چی لێ دروستکەین لە قوتابخانەیە باش بیکەین بەچی ینی ئەوە تا لەمانە ڕەنگیاوەتەوە ینی ئێمە خۆمان کە قساکەین کە باسیەوەکەین با پرسیارێکی سادە بکەین ئەگەر مناڵی شێکمان لە پۆلی 9 لە پۆلی 12 لە پۆلی 6 بنەڕەتی بێ ئەنی با بڵێن پۆل لە جومگەیەکان بۆ کەسمان نەتوانین ینی ڕۆژانە سترێسێ لەسەر مناڵەکە دروست نەکەین بۆچی باش نەبووی لە تاقیکردنەوە بۆ دەرەجەت کەم هێناوە نمرەت کەم هێناوە بۆ سعی ناکەی بۆ ئەوە ناکەی بۆ ئەم هەموو بۆ لێ پرسیینەوەیە لە بەرامبەرە ئێمە هەمومان خۆمان چیمان بۆ مناڵ کردووە تاکو ئەم هەموو بەرپرسیارەتی بخێنە سەرشانیانی چیمان بۆ کردووە نان و ئاوەکە ناڵێم ینی خۆ ڕەنگە جیاوازی نێوان مناڵی خێزانێکی با بڵێن هەژار و دەوڵەمەند تەنیا کوالیتی ژیانەکە بێ ڕاستە ئەمە کاریگەری لەسەر دەرونی هەیە و زۆرشت ئەگۆڕێ بەڵام خۆ بەرپرسیارەتێر بەرپرسیارەتیە خۆ مناڵی کابرای دەوڵەمەنیش کێشەی نمرەهێنانەوەی هەیە وەنیە باشە کێشەی گەورەی ئێمە لەمەیە زۆربەی زۆری ئەرکی فێرکردنمان لە تاقیکردنەوە و دەرەجە هێنانەوەیە کورت کردوێتەوە ئەمە کارەساتەکەیە ینی تەماشاکە ئێستا گەنجی ئێمە کاگاتە پۆلی 12 لە وڵاتەیە خۆی خێزانی کە سوکاری ئەوەی بە خوێی چێشتیش بیگاتێ هەراسانە بێ بەدەستیەوە ینی هەر هەمووی ئەچێتە حاڵەتی ئینزارێکی زۆر سەیرەوە وەگەوەی کە دنیا کاول بێ ئەگەر بە نمونە ئەم مناڵە ئەم گەنجە نمرەیەکی پێویست نهێنێ و زۆر ناحەقیشی نییە بۆچی چکە ئاراستی ئیشکردنەکە هەمووی وایە چکە لەو سەریشەوە دایک و باوکەکە بێ خەمی ئەوەی بێ کە لە کۆلێجێکی باش وەرناگیرێ بۆ نمونە دکتۆر ئەسڵان ڕەنگە ئەم بیرکردنەوەیە لا نەخان ببوورە ئەم بیرکردنەوەی ئەساس ئەبێ لە ڕیشەوە بگۆڕێ لە بنەڕەتەوە ینی دیدی ئێمە بۆ پەروەردە کارەساتەکە لەوەیە ئێمە هەمومان ئێستا سیستمی ڕاهێنانە لەم استراتیژی ڕاهێنانە بۆ نمونە داوا لە مامەسانی بەڕێزەکەین هەوڵین لەسەرەوە ڕایان بێنین کە لە ڕێگەی میتۆ دیوانەوتنەوەی نوێەوە لە ڕێگەی کۆمەڵێ گۆڕانکاریەوە کە زۆر سترێسیان لەسەر ئەمە نەبێ کەچی لەو سەرەوە تەماشاکە هێشتا مناڵەکانی ئێمە بێ 100 بێنن هەمومان تەماعیەوەمانە 100 بێنن بڕۆن ببن بە پزیشک لەگەڵ ڕێزمان بۆ پسپۆڕیەکان مەلەسەم خوارە بەڵام هەر دام و دەستگاکەی خۆمان نزمترین نمرە لە کۆلێجەکانی پەروەردە وەرەگرێ باشە دکتۆر هەموو پەیوەندی بۆ ڕاستەوخۆ یعنی ئەوە ناکە کە پەروەردە وانەوتنەوە گرنگتر نییە لەمە لە کاتێکە وانییە لە کاتێکە ئەبوایە کە من باوەڕم بە پێوەری نمرە نییە هات بۆ پزیشکێکەش باوەڕم بە پێوەری نمرەنی بێگومان باش بە حاڵی خۆم گرنگە چاودێری هەبێ بە دوواداسوون هەبێ هەڵسەنگاندن بێگومان هەر هیچتە بەبێ هەڵسەنگاندن ناوێ بەڵام شێوازی هەڵسەنگاندنەکە کێشەیە ینی ئێمە تا ئێستا پەنا ئەبینە بەر خراپترین شێوازی هەڵسەنگاندن کە تاقیکردنەوەیە ئەی چ بەدیلێکی تر چ ڕێگایەکی تر هەیە بۆ ئەمە چونکە بەڕاستی دکتۆر قۆناغی 12 ئەگەر باسی وکەنی کێکە لە قۆناغەکانی کەیتر چارەن و سازە بەڕاستی بۆ ئەو خوێندکارە بۆ خۆی و تەنانەت بۆ خێزانەکەشی بۆیە ئەو سترێسی و قەلاقی زۆرە هەیە یعنی تۆ کە باسی پرۆسەی پەروەردە و فێرکردن ئەەکەی ڕەنگ ئەسڵان ئەو خوێندکارە هەر فێر نەبوو بێ بە تەنها شتەکانی لەبەرکرد بێ لە دوای ئەوەی کە لەو قۆناغە دەرەچێت بیری نامێنێت دکتۆر زۆربەی زۆری خوێندکارەکانوان چونکە فێر نەکراون بەڕاستی اینجا لە لای خۆشمان و کوتم نمرە بڕیارەیە لەوەی کام خوێندکارە بۆ کێ
بچێ ئێمە ڕەنگە بۆ زۆر بەڵێ بۆ زۆر بابەت ئەگەڕینەوە بۆ وڵاتانی تر بۆ نمونە ئەڵێن ئەمە سیستمی فلان وڵاتی تری هێر شتێک بێ سیستمی شۆفێری بێ پەروەردە بێ بەڵام بۆچی لەمانەیە چاو لە وڵاتانی دەرەوە ناکەین لە وڵاتانی دەرەوە بە حەزی خوێندکارە بۆ نمونە خوێندکار کە حەزی لە هەر شوێنێک بێ لە هەر کۆلێژێک بێت ئەچێ لە نێو کۆلێژەکەیە تاقیکردنەوەکانەک لە قۆناغی دوانزایە بۆی کە بزانێت تا چەند زانیاری هەیە لەسەر ئەو بەشە ئینجا وەرەگیرە یاخودنا لای خۆمان چی لێ بکرێت تۆڵی بۆ نمونە بانمرە بڕیار نایە لەسەر یاخود هەڵەترین ڕێگایە تاقیکردنەوەکان بۆی کە تۆ بزانێت خراپترین جۆری سەنگاندنە بەڵێ خراپترین جۆرێتی ئەی چی بکرێ بەدیلی ئەمە چییە؟ ئەزانین چی بەدیل ڕەنگە ئێستا ئەمە پێویستی ئەم پرسیارە پێویستی بە کۆنفرانسێکە بەڕاستی یعنی هیو با بڵێن دەمەتەقەی دەدەقە و چارەک و نیم سەعات و شتیوانیە بەڕاستی ئەم خۆی تاقیکردنەوەی لەگەڵ ئێمە ناکرد. ئەی چۆن بەڕاستی بۆ من تازەیەوە دکتۆریان با بزانین تۆ چۆن خوێندکارەکانە هەڵە سەنگێنی کە ئەمە خوێندکارێکی باشە ئەمە بە تاوەتی فێری ئەم بابەتە بووە با بە پرسیارێک وەڵامی بەم لانەخان تۆ ئێستا لەم دەستگای ئیشی تیاکەیت ئەگەر بزانی هەموو پێوەرەکان تەنیا لە پێناو بە ئاراستەی ئەوەیە کە دەستگاکەت دێت پرسێتەوە لەسەرەوەی چەند کاتژمێر بەدڵی ئەو ئیشت کردووە بە ئازادی توانی ئیشکەی بەدڵیانە وایە ئەگەر ڕۆژێک بۆ نمونە شتێکی تازە بکەیت یەکسەر دوای بەرنامەکە خەڵات بکرێی بۆ ڕۆژی دوایی بیر لە شتێکی باشتر ناکەیتەوە گەرم و گۆڕترابی لە کارەکەت بەدڵنیاوە باشە ئەگەر 6 مانگ لەسەر یەک 3 مانگ لەسەر یەک هەموو ڕۆژێ تۆ شتی تازە بکەیت کەس نەیبینێ و کەس پێی نەزانێ و کەس فاسە نەکا و کەس دەستخۆشی لە نەکات تااقەتە دەمێنە داهێنان بکەیت ڕاست ئەمە حاڵی مناڵی ئێمەیە لە قوتابخانەیە یعنی بۆی ڕێگە کە تۆزێ کورت کەمەوە چکە بابەتەکە زۆر پەرش و بڵاوە بێ ناڵێم تەنیا دەستخۆشی و خەڵاتکردن و سزا و ئەمە کۆی تێگەیشتنی ئێمە کۆی دنیابینی ئێمە لە پەروەردە ئەبێت دەستکاری کرێت یعنی بۆ نمونە با بێنە سەر بابەتی شتێکی زۆر سادە بە عەمەلی قسە بکەین بە پراکتیشی با بڵێن ئەو شتەی پێوترێ زەبتی پۆل جڵەوکردنی پۆل یعنی مار خۆی لە خۆیە پێشوەی بچینە ناویەوە هەر لە دیوی دەرەوە پێمانەڵێ مامەسا بێ ئینزیبات بێ مامەسا بێت چاودێرێکی ڕق و با بڵێن جۆرە لە جۆرەکان ستەمکار بێ بەسەر پرۆسەکەەوە لە کاتێکا ئیشی مامۆستا ئەوە نییە جارە ئێمە کێشەیەکی گەورەمان هەر لە وەزیفەکانە هەیە یعنی ئێمە ئەرکی زۆر جار ئەرکی پەروەردە و فێرکردن تێکەڵەکەین زۆر خراپ تێکەڵیەکەین بەش بە حاڵی خۆم ینی منە نامەوێت تامین بێ باسی ڕای خۆمەکەم بەش بە حاڵی خۆم باوەڕم بە شتێنیە پێ بترێ پەروەردە لە دەرەوەی فێرکردن ئێمە تا ئێستا ئەڵێن پەروەردە و فێرکردن لە کاتێکا بە شتێکی نمونەیەکی بەسیط بینە من زۆر جارم نمونەیە هێنمەوە کلێنسێ لەسەر زەویەکە کەوتووە باشە مناڵێکی باخچە چۆن پەروەردەی کەین لەسەرەوەی کرێنسە کە فڕێنایەتە سەر زەوی بۆ نمونە چۆن ینی ئێمە بێ پەروەردەی کەین یا فێری کەین جارێ کامیان پێش ئەوێ کامیانەکەوێت پەروەردەی کەین ئەنجا فێریکەین بە پێچەوانەوە چۆن کلێنسەکە لەسەر زەوی کەوتووە باشە تۆ دانەویتەوە هەڵیەگریتەوە ئەیخێتە گیرفانتەوە ئەبێت چاومان لێ بکە ئەبێت چاومان لێ بکە کەواتە تۆ چیت کرد فێرت کرد تا فێری نەکە چۆن پەروەردەیەکەیت ینی لەسەر ئەمە ئەمە لە ڕابردووە ئەم دوو دەستەواژەیە کاتە بە هەڵا هاتووە لە خێزان پەروەردەیە ڕێک ئەرکەکە پێچەوانە کراوە ڕێک ئەرکەکە پێچەوانە بۆتەوە ئەمە ئەم قسە ینی ئەوە ئەرکی ئێمەنیە لە پۆلا پەروەردەیەکی نانا ئێمە هەردوو ئەرکەکەمان لە ئەستۆیە وەک مامۆستا وەک پسپۆری پەروەردەشە بێ هەردووکی لە بەرچاو بگرین بەڵام کێشەکە ئەساسەن لێرەوە هاتووە ئایا ئێمە پێویستمان بە جڵەوکردنی پۆلە یا بەڕێوەبردننی پۆلە ئەو دوو تێرمە زۆر زۆر باش نەک جیاوازن هەر دژ بەیەکیشن دنیابینی پەروەردەیی کاتێکە گۆڕێک کە ئێمە
تەرفەتەکانەوە خۆی ببینین زەمینەکەەوە خۆی ببینین ژینگەیەکی تەندروستی فێربوون دروستکەین نەک فێرکردن چونکە فێرکردن لە باشترین حاڵەتە ئەو خوێنکاری پۆلی 12مان بۆ دروستەکە کە سەی هێناوە دوای 3 مانگ لێی پرسەرەوە پرسیارێکی بۆ بێنەرەوە لەو پرسیارانەی کە سەی تیا هێناوە لەوانەیە ئەم جارە 50 هێنێت زۆر ڕاستی فێر نەبوو ئەمە مشکلەیە یعنی کامیانمان پێویستە فێریکەین ئەو هاوکێشەی لە بیرکاریە لە فیزیایە لە کیمیایە یا ئەو بابەتەی لە ئابووریە لە مێژووە لە جوغرافی لە زمانەکانە لە هەر زانستێکی ترە وەری گرتووە بێتە ناو ڕۆحیەوە بێتە ناو عەقلێەوە و لە ژیانی ڕۆژانەیە ڕنگ باتەوە سوودی لێ بینێ یان ئەوەی دەرخی کا و کۆپی کات و هەرچۆنە بێ ئیشەکەی پێ ڕەنجات بات و خواحافیز ینی ئەمە جۆرێک لە نامۆبوونی دەرونی زۆر قرس دروستەکە بۆ ئینسانی ئێمە ئێستا تیامانایە دکتۆرم ناموبوونە بەچی تیامانە ینی دایک و باوک جارێ نەچۆتە قۆناغی 12 لەیان زۆر خەفەتەخوا بەڵێ وایە لەیان زۆر خەفەتەخوا ئەمە شتێکە واقع و ڕوونە لەلامە بۆ لەبەرەوەی بەداخەوە ئاڵێم ئێمە ئەمەنەی بیر لەوە بکەینەوە فێر بێ منداڵە ئەو نەبیر لەوەکەینەوە چاولێکەری بکەین لە منداڵەیە بۆ منداڵی خوشکەکەی منداڵی زیرەکە لە بیرکاریە بڵێ منداڵەکەی تۆ لا زیرەک نییە لە بیرکاریە ناشتوانێن بەهرەی تیا دەربێنی ساڵانە لە پۆلی 12 من دڵخۆشم کە کامێرەکانە چنە ماڵێکی فەقیر وڵێ ئەم هۆ دو هەیوانەمانەیە کچەکەمانیەکەمی هەرێم بوو کچەکە بەهرەکەی تایە دایکەکە ڕێگەی پیاوە فێربوونە لەگەڵ یاکەشە بکات بە زۆر تێی ناگرێت بە زایرە و بە پارە ئەمە دروست نابێت بە واستەت ناکرێت ئەبێ شتەکە تۆ لە ناختا بێت یعنی بۆ نمونە من خۆت فێرت کردوم ئەگەر خۆت هونەرتیانە بێت بەو دوو دەرسەی من تۆ نابی من ناتوانم بکەم بەونە من تەنیا لە باشترین حاڵەت تاتوان ڕێنیشاندەرێکی هەر ئەوەیە یعنی ئێمە ئەم ترسە چۆن لای خێزانەکان ئەگەر کاکە سەرکۆ ئەگەر بیرە بێت سەرەتا باسی ئەمە باکە ڕێک چۆن ئەم ڕۆحە بگوازینەوە بڵێ ینی تۆ چوتە سەر خاڵێکی زۆر گرنگ جارێ بە گرنگ ێزام لەسەر ئەم دوو تێرمە کوشندەیە بوەستم شتێک نییە پێوترێ زیرەک و تەمەڵ ئەمە کارەساتە ینی ئێمە تا ئەو تێگەیشتنە نەگۆڕین تا دنیا بینێ نەگۆڕین کەس نییە لە خۆیەوە توانای کەم بێ لە شتێکە و لە خۆشیەوە توانای زۆر بێ لە شتێکە ئەوە ژینگە و دەوروبەرەکەیەتی کە دەرفەتی ئاياتێ ئەو شتێک کە لە ناخیا بەرامبەر بە زانستێکی دیاریکرا و بەرامبەر بە هونەرێکی دیاریکرا و بەرامبەر بە بابەتێکی دیاریکرا و لە ناخیا ڕواوە چەکەرەی کردووە دەرفەتی سەوزبوونی بۆ دروست بێت ینی بە هەمومان ئاوی بین ئەو با بڵین ئەو تۆ ئەو چەکەرەیە نەک لە شوێنەکە سیز بێ وشک بێ بۆ هەروای لێ دێ تۆ تێبینیم کە ئێمە چەند مرۆڤ لە کۆمەڵگەی ئێمە هەیە ئینسانی گەورە و کامەڵە ینی پەشیمانە لەوەی ئەم ڕێگەی گرتووە خۆ ڕەنگە لە ڕووی دارایی و کارگێڕیەوە هیچ کێشە نەبێت لە ژیانە لەوانەیە خێزانێکی تێر و تەسەلیشی با بڵین پێکەوە نابێ بەڵام سیر کە زۆربەی مرۆڤەکانی ئێمە لە تەمەنی دوای 40 ساڵیەوە هەست بە نامۆبوونی قورسەکەن لە زۆرشتی ژیانیان پەشیمان یعنی لە خەفەت لە زۆر دەرفەتە خۆن کە کاتی خۆی یا ڕەخساوە بە پێی پێویست سوودیان لێ نەبینیوە یان ئەبواە بۆیان ڕەخسێ ڕەخساوە ئێمە ناڵین قوتابخانە ئەتوانێ هەموو شتێ بکە پۆ لەتوانێ هەموو شتێ بکە نا بەڵام لانی کەم ئەوەی کە ینی یەک شتی بڕوا بکەن زۆر سادەیە زۆر بەسیتە ئەوەی کە لە بەردەستایە وەک ئینسان بیبینە وەک ئینسان بیبینە و هەوڵ بە لێی تێبگەی هەوڵ بە لە پێداویستەکانی تێبگەی هەوڵ بە لەگەڵ یا بژیت ئەوەی تری کە ئەمێنێتەوە هەموو شتی تەکنیشیە بۆ نمونە منەم ڕێگەی وانەوتنەوەیە ناگرمە بەر ئەمەیان نەگرمە بەر ڕێگەیە لە ڕێگەیە کاریگەرترە پەنای بۆ ئەبم هەر ئەوەندەیە هیچ تر نییە ینی بۆمان سەلما کە ئەم ڕێگەیە لەگەڵ 4 پۆلا 5 مامەسا پەیڕەوی کردووە سەرکەوتوو بووە ئایبیتیانی منەسمە سەر ڕێگەی ئەو جارێکێ لە دەردە کوشندەکانەوەیە ئێمە جۆرە دۆگممان توش بووە لە پرۆسی پەروەردەیە هەمووی هەر لە پرۆگرامەکانەوە بیگرا تا
مامۆسا وانەوتنەوە یعنی زۆر بەمان شانازی بۆەوە کە ئینکاڵێ ئەی من لە زۆر مامۆسای بەڕێزم بیستووە بەداخەوە ئەڵێ من هەر بەو ئوسلوبەی خۆم دەرسەڵێمەوە چەند ساڵە هەر ئاودە بەڕاستی بمبورنەوە ئازایەتی نییە باشترین شێوازی وانەوتنەوە مستحیلە 20 ساڵ 30 ساڵ هەمان سوودی هەبێت بەرگە بگرێت نە مستحیلە یعنی خۆ ناکرێت تۆ یعنی تۆ تێ بڵێ 30 ساڵە ئەم ئینسانانەی کە دێنە ناو ئەمپۆلەوە هیچ گۆڕانکاریشیان تیانە بووە ئایا نەوەی ئێستا مناڵی ئێستای ئێمە وەک تەنانەت 10 ساڵەمەوە پێشە ناڵێم 30 ساڵ 40 ساڵەمەوە پێش پێداویستەکانی 10 ساڵەمەوە پێشە داواکاریەکانی 10 ساڵەمەوە پێشە تۆ مناڵەکەی خۆت و تۆ مناڵەکەت چەنەتان جیاوازە لە یعنی ئێستا دایک و باوک زۆربەی هاواری لێ هەڵنەساوە ناڵێ فریای مناڵەکەم ناکەوم زۆربەی دایک و باوکی گەنجیش تەنانەت ئێستا گلەی لە مناڵەکەیت لە مناڵی ئێستا ئەمە ناکە ئەوە ناکە ئەوەی ناوێ ئەمە تەڵان نایەوێ ئەی تۆتەوێ بەعقڵی 30 ساڵ لەمەوە پێش مامەڵێ لەگەڵا بکەی یەکمان سەردەم کا گۆڕێ ئەوانیش گۆڕانکاری لە شێوازی قسە بمبورە باسەکەم ئەوە بوو لە خێزانەوە تا سەرەتای قسەکەمەوە بۆی زوو بە هەڵە نەڕوا ئێمە ئەرکەکە تەنیا ئەرکی مامۆستانیە بەرپرسیارەتەکە تەنیا لە سەشانی مامۆسانیە من هەمیشاڵم بۆیە ئێمە بەڵێ مامۆساکان پرسیارەکەن وڵی ئەی دکتۆر بۆچی ئێوە لە مامۆساوە دەستان پێکردەوە لەبەر هۆکاری زۆر بەسیط لەبەری مامۆسا گرنگترین فیگەری فێرکردن هەست گرنگترین فیگەری پرۆسەکەیە نەک لەبەرەوەی بەرپرسیارەتی بەتەنیا لە سەشانی ئەوە باش ئێمە ئەگەر لە مامۆساوە دەست پێ بکەین ئەگەر دەست پێکردمان لەگەڵ لە مامۆستاوە بەرهەمێکی باش با بەدەستەوە کاریگەری زۆر خێراتر و زۆر بەهێزترە بێ لەسەر خێزانیش یعنی مامۆسا ئەتوانێت خێزان ناچار کا بێتە ژێر باریەوەی هەنێشت بۆ مناڵەکەی بکایە هەنێشتی لێ بگرێتەوە باشە دکتۆر ڕاهێنانی دیتاکتیک یاخود ڕاهێنانی بەردەوامی مامۆستایان لە ئێستاە ئەمە چ کاریگەریەکی ئەرێنی دروستەکە لەسەر هۆڵەکانی خوێندن و ناوپۆلەکان بۆ چ جیاوازێکی هەیە لەگەڵ ئەوانەی پێشووترا ئێوە کە ئەم ڕاهێنانە ناڵێنەوە بۆ نمونە چ شێوازێکی جیاوازتر هەیە کە پێویستەکە مامۆستایان بیگرنە بەر بۆ ئەوی کە سیستمێکی تونند و تۆڵتر وەک سپۆڕێکی ئەکادیمیە بێ بە بەرپرسیاریەوە ئاگامان لە شتێک بێت یعنی ئێمە ناتوانین بەبێ توێژینەوە بەبێ بەدواداچوون بڕیاری ڕاستەوخۆ لەسەر ئەمە بین بەڵام وەگەوەی من ئەیبینم بڕوا بکەن بە هەموو ئەو بارودۆخە خراپەی خوێندن پیای تێپەڕێ بە هەموو ئەو هەلو مەرجە ئابووری و سیاسی و خراپەی کە کورد بەگشتی تیای ئەژی ئەوە تا ئێمە بەردەوام ئەوە تا ئێستا ئەمڕۆ کە دانیشتوون قسەکەین لایەکمان لە ڕۆژ ئاوا لەژێر هەڵمەتی دڕندانەی بەداخەوە با بڵێن دوژمنانی ئەم میلەتەیە ڕاست لە ڕۆژهەڵات بە هەمان شێوەیە لە باشوور حاڵمان زۆر لەوان باشتر نییە هەموو دەقەیەک ینی لەژێر مەترسیین بەڵام لە باکوور ئەوە دیسان بەڵام بەڕاستی ئەوەی من ئەیبینم سەرباری ئەم هەموو بارودۆخە خراپە پرۆسەی ڕاهێنان بەرهەمی زۆر باشی ئەبێت لە ئایندەی تۆزێک نزیکە ناڵێم زۆر نزیک و دووریش نا بۆ ئایندەی دوور بە دڵنیایی کاریگەری باشی ئەبێ ئەمە هەموو مامۆستاگەم ڕاهێنانانە وەرەگرێت بەڵام بەمەرجێک بەڵێ هەمووی وەریەگرێت ینی تەنیاوەی کە بەدەرکراوە لێی ئەو مامۆستا بەڕێزانن کە ساڵێک یا 2 ساڵیان ماوە بۆ خانەنشینی ئەمانە با بڵین لە ڕووی یاسایە تەکلیفیان لەسەر نییە و ئەو مامۆستا بەڕێزانی کە تەنیا پۆلی 12یاندایە لە ئامادەیەکان تەنیا پۆلی ینی خۆویستانەیە توان ئامادە بن هەرچەنە من ئێستا لێرەوە وەکو نمونەیەکی زیینوی جوان بەش بە حاڵی خۆم داواکەم بە تەماشم ینی داوای ڕێز و سپاس بۆ کۆمەڵی مامۆسای لەم جۆرە بکەم کە لەو ناوەندی خوێندنانەی من ڕاهێنانیان بەکەم بڕوا بکەن مامۆسای بەڕێزمان هەیە 2 ساڵە خانەنشینە یەک وانەی ڕاهێنانی لە دەست خۆی نەیاوە یعنی واز تەواو بووە بەس لەبەر ڕاهێنانەکە دێتەوە یعنی یان ساڵێکی ماوە و حەق نییە ناچار نییە بەشدار بێ بەشدارە بێ مامۆسای 12مان هەیە کە تەواو بە تەواوی تەنیا پۆلی 12ی لایە لە ڕووی یاساییەوە ناچار نییە
ئامادە بێ بەس ئامادا بێ مەبەستم یعنی کاریگەری باشی ئەبێ بەڵام ئەگەر هەمومان لەسەرەوە تا خوارەوە لە ستافی وەزارەتەوە تا بەڕێوەبەرێکی قوتابخانە تا ڕاهێنەرەکە کە منم هاوپیشەکان من هەوڵ بین ئەم پەیامە بەڕوونی ڕوونتر بگەێنینە گوێی مامۆستا تکایە با هەمومان لە خاکەڕایی و خۆ بەزل نەزانیەوە بەیەکەوە قوڵتر بیر لەوە بکەینەوە چۆن خزمەتی مناڵەکانمان بکەین لە ناو پۆلەکانی باشە دکتۆری سابینی کە ئەڵێ مامۆستا ناوێکی پیرۆزە بەڵام ئەمە نوقتەی وەستان نیە لە پێشەکەی کە شاوتم ئیتر تۆ مامۆسایی بڕوانامێکە دووەرگرتو بەزوانە بڵیتەوە ئەو کاتێک کەوتیان تۆ مامۆسای ئەو کاتە تۆ دەست بکەیتەوە بە خوێندن بۆ لە بەرەوەی کە بەردەوام شتە تازەکانی بێت بۆی شتێکی بەهرەیەکی تازەتر بێ بە مناڵەکان ئێستا بە خۆشحاڵی و ئەمە بەدی ئەکرێت لە نێو زانکۆکانە مامۆستایە بەیانی دەرسەڵێتەوە ئێوارەیە دەخوێنێتەوە ئەمە تا چەند ئەبێتەوە بە پرۆسەیەک کە بتوانین پرۆسی خوێندن بەرەو پێشکەوتنێکی باشتر و پەروەردەیەکی باشتر و هەماهەنگێکی باشتر دروستکی ئەمە خاڵێکی زۆر گرنگە کاک سەرکۆ ئەگەر ڕاستەوێ ئێمە گەر هەمومان مامۆستایان لە باخچەوە تا زانکۆ بەڵێ منداڵم خوێنی باڵا لە بەرەوەی پەیوەندیەکە لەوێ گۆڕێت خۆتە زانی ینی جیاواز ئەوە ینی لە خەم ڕەخسیوین لە هەنێشتا با بڵێن تەنیا ئەوانەی کە سەر بە وەزارەتی پەروەردەن تا پۆلی 12 ئەگەر هەمومان لەسەر ئەو بنەمایە ئیش بکەین وە ڕەنگ باتەوە لە کردارمانە کێمە هەمومان هێشتا خوێنکارین کە فێربوون ئەرکی هەمومانە کە ڕۆژانە پێویستە شتی تازە فێربین لە بواری ئیشەکەی خۆمانە ئەمە بڕوا بکە لە ڕووی دەرونیەوە بارێکی قرس لەسەر شانمان لا ئەبە و لەو با بڵین حرمەتم هەیە جۆرە لە لودبەرزی و بەڵێ خۆ با بڵین بەزلزانی لە چاو فێربوون و معریفەیە بینە خوارەوە و ینی کارێ بکەین لە دڵ و دەروون و ڕۆحمانە ڕنگ باتەوە لە ڕفتارمانە ڕنگ باتەوە کە هەمومان پێویستمان ڕۆژانە بە فێربوونە بە فێربوونی شتی تازەیە ئەو کاتە زۆر بە ئاسانی بە سادەی ئەتوانین من کە 20 ساڵ 17 ساڵەوەم پێش سەرکۆ تەلەبە بووە و من دەرسم پێوتووە ئێستا بەو پەڕی تەواضوعەوە بێمە بەردەستی ئەو دەرسم پێ بڵێ ئەو وانم پێ بڵێتەوە ئەو فێریشی تازەم کە و من دایم وتومە ینی ئەوەی کە لە مامۆسایەتی شانازی پێوەکەم دوو خاڵە یەکێک ئەوەی کە بەرهەمەکەم چی بووە چەند کەسی ئەوەی تیا بووە و ئەو خاڵی دووەمیان ئەوەی چەنە بەخشی و ئەوە نەم وەرگرتووە یعنی بڕوا بکە ئێستا سەرکۆڵم لە سەردارەوە فێر بووم من زۆر زیاتر لە سەرکۆ فێر بووم زۆر زیاتر فێر بووم مامۆسایەکی بەڕێز دوێنێ لە ڕاهێنانە لێکە لە ناوەندەکانی خوێندن سپاس یەکەم لە دوێنێ پێرێ لە گەورەی خۆیەوە نمونەیەکی زۆر جوانی خۆی بۆ گێڕاینەوە قوتابیەکی پۆلیسی بنەڕەتی هەڵەیەشی ڕەنووسی بۆ ڕاست کردوێتەوە سپاسی کردووە و دیاریشی یاوەتێ لەسەرەوەی کە ئەو هەڵەی بۆ ڕاست کردوێتەوە طبعا هەڵەکە لە ئیرادی بووە مامۆستا یاری وات تێگەیشتووە ئەم پیتە لە وشەیەکی دیاری کراوە ئەم پیتەی تایە ینی ڕاهاتنە ئینسان جاری وا هەیە هەر چەنە هۆشیاربی هەر چەنە لێهاتووی هەر چەنەوەبی ینی بۆ نمونە تۆ ڕۆژانە دێتە ئەم ستۆ دوێ دائنیشی ڕەنگە لە لاشعوری توایە لە ناگای توایە وا خەزم بوو بێ بۆ نمونە کە ئەو ئایپادە لەویایە ئەم کوپا و پەرداخەت لەویایە باشە دەستی ئەیتێ لەویانە ئەمە شەر شتێکی ئاوایە ڕاهاتی لەسەرەوەی کامە لەوێ مامۆسا ئەو چۆنەڵێ بە پشبەسن بەم نائاگا لا شعورەی خۆی وەی زانی و ئەم پیتە لە وشەیە هەیە بەدڵێکی پیاوانەوە و لە مناڵی پۆلیسەیە پێێت مامۆسا تۆ بۆ ئەمە ئەخوێنیتەوە خۆ ئەوە تا لە کتێبەکەی تای نییە سپاسی کردووە و دیاریشی یاوەتێ با ئەمە ئاوە تەماشاکەین ئەگەر 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵەمەوە پێش بۆ نمونە ئەم
مامۆسایە ڕەنگە نەیوێرایە ڕووی نەهاتایە لە زۆر شوێنەمە بدرچێنێ بۆ چکە زۆر بە ئاسانی ڕنگ بوویەکێ لەسەری بنووسێ بڵێ چۆنە بێ مامۆسا ئەم غەڵەتە بکە بەس پێرێ لە بەرچاویش نزیکی 62 مامۆسایە کە لە کلاسی ڕاهێنانەکە بوون و من لە خزمەتیانە ڕاهێنانم پێکردوون داوام لێکرد لە چالاشیەکە بەشداری کرد خۆی ئەم نمونەی جێڕایەوە ئەمەی جێڕایەوە وتم ئەمە هەنگاوە گرنگەکەیە ئەوە ناکە مەسەڵەن ڕێگەکەی من باشترە لەی تۆیایی تۆ باشترە لەی من یا من ئەبێ وا بکەم یا تۆ نابێ ئەوە وا بکەی ئەمە گرنگە ئەو ڕۆحە زۆر ڕاستە دەست خۆش بە دکتۆریان سواز بۆ زانیاریەکانە نمونەی بەڕێزت زۆر بێت تۆ خەمخۆرێکی پەروەردە سای بەم ئەرکەمان دوو نەبی سواز بۆ تۆ دەست خۆش دووبارە ڕۆسەی پەروەردە تا چەند قسەی لەسەر بکەی بابەتێکی زۆر بەرفراوانە و هەمیشەش ئێماڵین هیوادارین کە مامۆستا ناوێکی پیرۆزە هەرچیەک بڵین بۆ ئەوەی کە بتوانێ مناڵی خێزانەکانمان پەروەردەکە هەم مناڵی خۆمانەگرێتەوە ئایندەی وڵاتەکەمانەگرێتەوە هیوادارین بەرەو باش مامۆستا ئێمە زۆر دڵسۆزە خزمینە زۆر دڵسۆزە بەڵام بەڕاستی دەرفەت هەرمەرجبار و دۆخ و هیوادارین یعنی ئێمە لە خزمەتیانین هیوادارین ئەوانیش هەنگاو بنێن هەنگاوی چکە هەنگاوی مامۆستا لەی هەمومان کاریگەرتن ئینشاءالله دەست خۆش بە دووبارە دکتۆریان سپاس بۆ بەڕێزت دەست خۆش عەزیزان